خۆشەویستی و بەزەیی وەک کەسانێک کە لە ڕێی نعمەتەوە ڕزگارمان بووە پێویستە هەمیشە ئامادە بین بەزەیی خودا نیشان بدەین لە ڕێی پێشکەشکردنی نعمەتی و ئەوانی دیکە. شاول دوای ئەوەی دەبێت بە پۆلیسی نێردراوان پاڵنەرێکی نائاسایی هەبوو بۆ بەزێکردنی ئەم بنەمایە، ئەویش نیشاندا ڕەحمەتی خودایە لە ڕێی پێشکەشکردنی نعمەتەوە بە ئەوانی دیکە. بە درێژایی ژیانی ئەمە دەبینین دوای ئەوە کە باوەڕ دەهێنێت و دوای ئەوەی چاوەکانی بۆ دەگەڕێتەوە. لە کتێبی کردار بەشی 9 ئایەتی 19 دەرباری ئەم بابەتە دەخوێنینەوە، دەبینین پۆلس خۆی دەبێتە شەیطحاڵ بۆ ئەو شتە خودا بەسەر ژیاندا دەهێنێ و چەند ڕۆژێکی لەگەڵ قوتابیەکان لە دیمەشقە بەسەر برد. شاول یەکسەر لە کەنیشتەکەدا دەستی کرد بە ڕاگەیاندنی ئەوەی کە عیسا کوڕی خودایە. ئێستێک لێرە دەکەین و دیمەن دەهێنینەوە بەرچاوی خۆمان. کەسێک مەسیحیەکان دەکوژرێت چونکە باوەڕیان وایە عیسای مەسیح کوڕی خودایە و ئەو میسایەیە. لە ڕێگەی دیمەشق یەسوع دێتە بەردەمی و پێی دەڵێت من عیسام ئەوەی ڕقت لێیەتی. ئەو کەسە شاول هەڵدەگیرێتەوە بە شێوەیەکی سەرنجڕاکێش دەگۆڕێت و دەبێتە نێردراوی نەتەوەکان. شاول ڕاستەوخۆ پێچەوانەی ئەو پشتنامەی دەکا کە پێشتر دەیکرد و دەستی کرد بە ڕاگەیاندنی ئەوە کە عیسا کوڕی خودایە. نووسراوە هەموو ئەوانەی گوێیان دەگرت سەرسام ببوونە و دەیانگوت ئەمە هەمان ئەو کەسە نییە. ئەوانە لە ناو دەبرد کە لە ئۆرشەلیم بەم ناوانە دەپارنەوە بۆ ئەمەش نەهاتە ئێرە. تاکو بەندکراوی بۆ کاهینان باڵا بیانبات بەڵێ ئەمە شاولە، بەڵام ئێستا کەسێکی زۆر جیاوازە. وەرن با سەرنجی شتێک بدەین کە لەو ڕووداوانەی دەردەکەوێت کە لۆقا تۆماری کردوون. لە نێوان ئایەتی 21 و 22 دابۆشیەکی هەیە. فترەیەکی زەمەنیە لۆقا لێرەدا مێژوویەکی کورتکراوە و پوختە پێش دەکات. لە ئایەتی 21 باسی ئەوە ڕووداوانە دەکات کە لە دیمەشق ڕوویانداوە. دوای ئەوە لە ئایەتی 22 باسی کۆمەڵی ڕووداوی دیکە دەکات لە دیمەشق، بەڵام لە نێوان ئەو دوو ڕووداوە نزیکە 3 ساڵ مەودا بوونی هەیە. ئەمە لە ڕێگەی ئەو نووسینەوە دەزانین کە پۆلیس لە یەکەم گەشتەکانی بۆ گەڵاتیا نووسیوتی. لە ئەم نووسیوانە بۆمان ڕوون دەکاتەوە دوای ئەوە مەسیح چووە بۆ لای چۆن گۆڕاوە و خەڵکی دیمەشقی بانگی شت کردووە بۆ باوەڕهێنانی بە مەسیح. ئەو زۆر بەخێرا بوو، بەڵام کاتێک خودا کە لە سکی دایکەوە تەرخانی کردم بە نیعمەتی خۆی بانگی کردم، خۆشحاڵ بووم کوڕەکەی لە مندا دەربکەوێت تاکو لە ناو نەتەوەی ناجوولەکانی موژدە بدەم. لەو کاتەدا دەست بەجێ ڕاوێژم بە کەس نەکرد. سەر نەکەوتمە ئۆرشەلیم بۆ لای ئەوانە پێش من نێردراو بوون، بەڵکو ڕۆیشتم بۆ عەرەبەستان و دیسان گەڕامەوە دیمەشق. لە تۆمارەکانی لۆقا بۆ ڕۆداوەکان دەبینین قۆناغی یەکەم خۆی دیمەشق لەگەڵ قۆناغی دووەم دوای گەڕانەوە بەیەکەوە گرەی دەدات. پۆلس لە نامەکەیدا بۆ گەڵی گەڵاتیا ئەو شتانەی ڕوویداوە لە نێوان ئەم دوو قۆناغەدا کە ماوەی 3 ساڵ بووە ڕوون دەکاتەوە و دەڵێت ئینجا دوای 3 ساڵ سەرکەوتمە ئۆرشەلیم بۆ بناسم ئەوەی پەترۆس 15 ڕۆژ لە لای ئەو ماوە. هەندێک کەس پێیان وایە کاتێک پۆلس دەڵێت بۆ ماوەی 3 ساڵ چۆمەتە عەرەبەستان بە دەقیقی مەبەستی بووە کە گەڕاوەتەوە و ناوچەی سینە. لەوێش بوو ڕاگەیاندن چوویتە پاڵ شەریعەتی موسا. لەوێ سینە بۆ ماوەی 3 ساڵ بەروەردکار بە ڕوحی پیرۆز فێری دەکرد. بەروەردکار 3 ساڵ لەسەر دەستی خۆی فێری کردووە بۆ ئەوەی یارمەتی بدات لە ڕاستیەکانی پەیمانی کۆن و هاتنە و نیعمەتی مەسیح تێبکات. ڕوونی ئەمە وای کرد بە ئامادەکراوی بگەڕێتەوە دیمەشق. لە ئایەتەکانی دواتر ڕووداوەکان تەواو دەبن. قۆناغی دووەم دێت کە لۆقا بە یەکیانەوە دەلیکێنێت، بەڵام شاول توانەدارتر دەبوو جوولەکەی دانیشتووی دیمەشقی دەمکەوت دەکرد و دەرێ دەخستە کە عیسا دوای 3 مەسیحیەکە ساڵ لە عەرەبستان. دوای ئەوەی خودا خۆی شاولی فێر کرد، شاول دەگەڕێتەوە دیمەشق و یەهودیەکان سەرسام دەکات.
دەرەی دەخست کە عیسا پاش مەسیحیەکان ماوەیەکی زۆر جوولەکە پێیان دانا بیکوژن، بەڵام شاول بە بێلایەنیەکانی زانی ئەوان شەو و ڕۆژ چاودێری دەروازیەکانیان دەکرد تاکو بیکوژن، بۆیە قوتابیەکان بە شەو بردیان و لە ناو سەبەتیەکانی لە شووردا شارەکە شووریان کردەوە. لێرەدا دەبینین شاول بانگەشەی مەسیح دەکات دوای ئەوەی لە دیمەشق بتەوێ دەگۆڕێت. دیمەشق جێدەهێڵێت بەرەو عەرەبستان و ماوەی 3 ساڵ لەوێ دەمینێتەوە، پاشان دەگەڕێتەوە دیمەشق. لۆقا ئەم ڕووداوانە بەیەکەوە دەکێت یان باشتر بڵێن چر دەکاتەوە. لۆقا دوای گەڕانەوەی پۆلس بۆ دیمەشق چیرۆکەکە تەواو دەکات. بیرۆکەی پوختەکردنی مێژووی بیرۆکەیەکی زۆر ئاساییە. بۆ نمونە دەکرێت کەسێک چیرۆکی ژیانی خۆی بنووسێت و بڵێت لە فلان زانکۆ خوێندکار بووم، پاشان بووم بە یاریدەدەر لە فلان زانکۆ. ئەم دوو قۆناغە دروستن و ڕاستن، بەڵام لەم نێوەندەدا لە نێو ئەو دوو ڕووداوەیە ماوەی 3 بۆ 4 ساڵ بوونی هەیە. زەمنێک هەیە خێرا تێپەڕێنراو. لێرەدا ڕاستیە مێژوویەکان کورت کراونەتەوە. لە کتێبی لۆقادا ئەمە ڕوودەدات. لۆقا ڕواتەکانی نێوان قۆناغی یەکەمی دیمەشق و قۆناغی دووەمی گەڕانەوە شاول بۆ دیمەشق و دواتر چەوساندنەوەی لەلایەن قوتابیەکان و شۆڕکردنەوەی بەسەر شوورای شارەکەوە. دواتر ناچار بوو بە جێهێشتنی شارەکە و ڕۆیشتبوو بۆ ئۆرشەلیم. بەیەکەوە دەخوێنینەوە کاتێک شاول گەیشتە ئۆرشەلیم هەوڵی دا بچێتە پاڵ قوتابیەکان، بەڵام هەموو لێترسان و باوەڕیان نەکرد کە ئەمە زۆر بوویتە قوتابی لۆژیەکانی بوو، چونکە هێشتا خەڵکەکانی هەبوون لەو سەردەمەیە لە یاد نەکردبوو کە شاول ڕاوەستا بوو و بەردەبارانکردنی ئستیفانۆسی دەبینی و بە کوشتنی ڕازی بوو. خەڵکی ئەمانە ئاسان لەبیر ناکەن ئەوەی لەسەر ساڵی لەمەوبەر ڕوویدا بوو لە یادەکانی نەکردبوو. لە یادیان بوو کاتێک ئۆرشەلیمی جێهێشت بەرەو دیمەشق و ڕێکەوت بۆ ئەوەی دەست بەسەر مەسیحیەکانی ئەوێدا بگرێت. دوای 3 ساڵ کە گەڕایەوە ئەوان هێشتا لێ دەترسان. ئەمەش ئاساییە و لۆژیکیە. چیرۆکەکەش تەواو دەکەین و دەبینین بەرناباسیش دێتە ناو دیمەنەکەوە، بەڵام بەرناباس بردی و هێنای لای نێردراوان. ئەو گێڕانەوە چوون لە ڕێگای مەسیح خاوەنشکۆ بینیوە و قسە لەگەڵ کردووە، هەروەها چۆن لە دیمەشق ئازایانە بە ناوی عیسای مزگەنی ڕاگەیاندووە. وەرن با کەمێک ڕام بمێنن ئەو کاری بەرناباس ئەنجامی دانەعمەتێک بوو. پێشکەشی شاول کرد. بەرناباس باوەری بە شاوڵی کرد کاتێکدا ئەوانی تر گومانیان لێ کرد. ئەمە کارێکی زۆر گرنگە، بەڵام باوەڕێکی کوێرانە نەبوو. بەرناباسیش گۆرانی شاولی ڕوون کردەوە کە لە ڕێگای دیمەشق ڕوویدا بوو. ئەوە پیاوی دۆزیوتەوە و بە دووچوونی کرد و ئەوەی بزانێت بەڕاستی چی بەسەر شاولدا هاتووە. بەرناباس راپۆرتێکی پێشکەشی کرد لەسەر شایەت حاڵی وێنراوەی شاول بۆ مەسیحی لە دیمەشق. بۆچی ئەم کارانە گرنگە؟ چونکە لێرەدا کەسێک دەبینین کە کاتێک تەرخان کردووە بۆ ئەوەی بگاتە ڕاستیەکەی لە پێناوی ئەوە حقیقەتەکە ئاشکرا بکات و ئەو کەسانەی کە گومانیان هەیە وەک خۆیان نێردراو بێت، ئەو دەیویست یارمەتیان بدات بۆ تێگەیشتن لەو شتەی بەسەر شاولدا هاتووە. دەیویست متمانای پێ بکەن، چونکە ئەو کەسێک کە بەڕاستی گۆڕاوە و ئێستا باوەڕدارە. بەردەوام دەبین لە خوێندنەوەی بۆ ئەو بزانین هۆکاری قبوڵکردنی چی بووە. لە سەرەتای ئایەتی 28 ئیتر لەگەڵیان لە ئۆرشەلیم دەهات و دەرچوو و چاونەترسیە بۆ ناوی عیسای خاوەنشکۆ مزگەنی ڕاگەیاندن. هەروەها قسە و مشتۆمری لەگەڵ جوولەکە یۆنانیەکان دەکرد. ئەوانیش هەوڵیاندا بیکوژن. کاتێک باوەڕداران بەمەیان زانی، بردیانە قەیسەریە و بۆ لە دوای تەرسوسیان نارد. ئەم ڕووداوەیە بە پێی کۆمەڵی لێکدانەوە بۆ ماوەی 6 ساڵ لە تەرسۆس دەمینێنەوە. ڕووداوەکەی زۆر ڕوون دەدا لە تەرسۆس لە ماوەی ئەم 6 ساڵدا. بەڵام جارێکی دیکە لە قۆناغی ئامادەکاری بەرناباس داوای لێ دەکات بگەڕێتەوە ئەنتاکیا
بۆ ئەوەی هاوکاری بکات. پرسیاری ئێمە بۆ تەفکیرکردن و جێبەجێکردن ئەمەیە. بۆچی زۆربەی کات بۆ ئێمە قورسە ئەو شتە بکەین کە بەرناباس لەگەڵ شاول کردی، بەرناباس کاتی بوو تەرخان کرد. لە ناو گومان و لە ناو رەخنە تونددا کاتی بۆ کۆکردنەوەی ڕاستیەکان تەرخان کرد. ئەمە وانەیەکی گرنگە بۆ ئێمە. زۆر جار دوودڵ دەبین لە بەرگێکردن لە کەسێک چونکە هەست بە گومان دەکەین بەرامبەری. ئەمە هەستی نێردراوانیش بوو بەرامبەر بە شاول، تەنانەت دوای ئەو 3 ساڵەش. بابەتێکی مەترسیدارە، مەترسیەکی گەورەی باوەڕ بە کەسێک بکەیت کە بکوژێت بوو. مەگەر بێت و ڕاستیەکان کۆ بکەیتەوە و دواتوونەکانیان بۆ بکەیت. بەرناباسیش ئەم کارە کرد، کاتی بۆ تەرخان کرد. ئەم کارە بەرناباس سەرنجڕاکێش بوو، هەستە کاتی کۆکردنەوەی زانیاریەکان تەرخان کرد بۆ ئەوەی بتوانێت بەرامبەر بە لێدوان و قسەکانی نێردراوان بوەستێت و بەرگەی لە شاول ڕاستی گۆڕینی باوەڕەکەی عیسای مەسیح بکات. ڕەنگە ئەمەش یەکێک بێت لەو هۆکارانەی کە بەرناباس ناوی کوڕی بانگواز لێبوو، واتە ناوەکەی کوڕی هاندان، سەرچاوەی هاندان بوو. شتێکی زۆر گرنگ بە بەها بوو ئەو پرسیارەی کە هەر یەکەمان دەبیت لە خۆی بپرسێت: ئایا من ئەوەندە خۆشەویستیم هەیە بۆ ئەوەی ئەم کارە بکەم کارەکەی بەرناباس پێویستی بە خۆشەویستی بوو؟ ئایا ئەوەندە پاڵنەرم هەیە بڕیار بدەم کارێکی لەم شێوەیە بکەم؟ ئەمە تەحەدایە بۆ هەر یەکێک لە ئێمە، تەحەدایەکەش لە بەرامبەری هەر کەسێک کە هەواڵێکی پێدەگات تا لە ڕاست و دروستی هەواڵەکە بکۆڵێنێتەوە و بەر لەوەی بگوازرێتەوە و بڵاوی بکاتەوە. بۆیە بنەماکەمان ئەوەیە: وەک کەسانێکی کە لە ڕێی نعمەتەوە ڕزگارمان بووە، پێویستە هەمیشە ئامادە بین بەزەی خودا نیشان بدەین لە ڕێی پێشکەشکردنی نعمەت بە ئەوانەی دیکە. ئەمە ڕێک ئەو شتە بوو کە بەرناباس ئەنجامی بدە بەرامبەر پۆلس. نیعمەتی پێشکەش کرد و بینیمان چۆن بەرگری لێ کرد و گەیشتە ڕاستیەکان.